هو قديم هي أو مولودة تقريبا لە منداڵێەوە هەردیتیتم باب و باپیرمان نەجارەکان هەموو ساڵێ ئەو مەولودەیان کردیە ئەمەش لەوی مایە هەوکە دەست پێ دەکەین هەموو ساڵێک کە وەختەکەی دێ دەست پێ دەکەین بە ناوی نەجارەکان ئەو مەولودانەی دەکەین هەموو جارێ مزگەفتی نەجاران هەبوو ئەوەلی لەوێن دەرێ دەمان کردم کە بڕە گچکە بووە وێن دەرێ لەو ناوەندەی 4-5 ساڵە ناوەندی نەجارانە ئێرە لە ناو بازاری مەولودەکەی دروست دەکەین شەکری ئەوە دەکەین پاکێت دەکەین غورابیە پاقڵاوە شەربەت ئەگەر هەوکەممە شەربەت مای هەوکە بوویتە بیبسی کۆکە و مۆکە چتی وها دادەنین یعنی خزمەتی عالمە دەکەین لە کەرکوچێ مەڵای دەینین یعنی مەڵا باشەکام خوێندنێکی بەخۆشی بە عارەبی بە کوردی دەخین هەموو نەوعەک بە تورکمانی بە هەموو لەونەتی یعنی مەولودەکە ئەوها دەکەین هەموو ئەسنافەک دروست دەکە مەولودەکەی ئەو دەمە حەز دەکەین هەر ئەسنافەکان یەکەم دەربچی ئەو ئەسنافە زیاتر ئیحتیمامی پێ دەدەین بۆم یادش هەموو ساڵێک شاری هەولێر زۆر بە گروتینێکی جوانەوە بە پێشوازێکی زۆر گەرمەوە یادی ئەو بۆنە پیرۆزە دەکەینەوە هەموو ساڵێک بە پیر و جاحێل و هەموو ساڵێک ئەمە زۆر بە جوانی یادی ئەو بۆنە پیرۆزە دەکەینەوە من وەکو هاوڵاتیەکی شاری هەولێر وەکو دوکان کاسبکارێکی ناو بازاری قەیسەری ئێمە هەموو ساڵێک ژمارەیەک گەنج ژمارەیەک ئەوانی پیاوی بە تەمەنەکان هەموو خڕ دەبینەوە بەشداری لەم یادە دەکەین هەڵدەستین بە ڕازاندنەوەی دیوار و تابلۆی جوان و هەروەها هەڵدەستین بە دابەشکردنی شیرنەمەنی و وەکو لوقم و چکلێت و شەربەت و بپسی و ئەوانە بە شێوازێکی زۆر جوان پێشوازی لەو یادە بەڕێزە دەکەین. سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك واسه خلقی کردستان تایبتی یعنی جهان کردستان تایبتی حاجی کرنه که تایبت بو پیغمبری هایی هستیم بیر الباب و با پیرت مو حتی که میجوا کردی دا افیاده برسیان نخوانده یعنی شیرینی آورد او تشتیات جامعه دا یعنی فشتی کل کردستان هفت تشتر کم جای هایی یعنی راستی جای دست خوشه با خلق کردستان و یاده برس نرخینن یعنی هنداد بیجی تا دکانت خود رازینن خلق گلک خوبخش تشتاوز عدکتن دوی روژه دا جامعه دا دبینی وکی جشنه کلیتی تا و یعنی راستی روژه که گلک خوش کردستانه حریم کردستان حجی کرنه که طایبت ای بود دین خو یعنی بو پیغمبر خو خوش تو دین خو دینه که یعنی راد گری دین خو طایبتی هر گنج و یعنی مازن و پیرامیر کردستانه و همو تقوانه بود دین خو یعنی وش یک سبب آیا که حتانو که وایادات کنه يا نبي سلام عليك راسل وروجدا هاوڵاتیانی شاری هەولێر بە گروپینێکی زیاتر لە سەرجەم لە شارەکانی دی پێشوازی لە ڕۆژی لە داگبوونی پێشەوای مرۆڤایەت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەکرێت بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆشە قەرەباڵغێکی زۆر بەخۆوە دەبینی شاری هەولێر کە ئەو ڕۆژە 12 ڕەبیع الأوەلە ئەو ڕۆژە لە سەرەتای بەیانیەوە سعات کاتژمێرنەوە دەست پێ دەکا هەتا 12 زۆر قەرەباڵغ دەبی جادەکان هەر ڕێ نێبڕۆی لە هەولێر لە مزگەفتەکان هەمووی بەڕاستی زۆر قەرەباڵغێکی بە گروتینێکی زۆرە و خەڵک پێشوازی لەو ڕۆژە دەکات بەڵێ بە درێژایی مێژوو شاری هەولێر جوایەزە چونکە شاری سوڵتان مزەفەرە پێشوازیکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرقی هەیە لەگەڵ شارەکانی تر يا نبي سلام عليك يا رسول
یادی قەدیمەوە لە دایکبوونی پێغەمبەری ئەوە مایە لە سوڵتان مزەفەر وەختی خۆی هە لێرە مەرقەدی هەیە کن سینەمە ئیسلاحەدینی ئەو کردیتی ئەو مەولودەی ئەو مەولودە لەوی مایە هەو کەشەمە باب و باپیرانمان کردی ئەمەش لەسەرەوی هەموو سالەکە وەختەکەی دێ ئەمە تەنگاو دەبین لە بۆ مەولودەکەی دەست پێ دەکەین ئەو کامنەوە مانگەک ما بۆ من تەنگاو بووین ئەو جەنەتجارەکان هەموو ئەسنافەکان هەر ببینەوە قدعەیە پارەی دەینن تاکە شاری هەولێر بەو مەولودەی ناویدایە سوڵتان مزەفەر وەخت خۆی ئەو مەولودەی لێرە کردیە وەخت خۆی بە مەلاین پارە سەرفی کردیە نانی کردیە خواردنی کردیە ئەمەش لەسەرەوی ئەو کامە مەدعەممان کردیە لێرە 800 نەفەر خوارد برنجی شلەی دادەنێن تەوزیع دەکەین پاشی مەولود کە خەڵاز دەبی نیورانێ ئەوی دێ بە بەلاشە نانی بخوا خێری سەلام مەولودی نەبەوی مەولود دەزانێ ئەو مەولودە چەند گەورەیە هەرچی بکرێکەمە ئەوە لە بۆ سەلام پێغەمبەر دەزانی هەر لە بۆ خاتری ناوەکەی هەموو سارێ ئەوە ئیحتفالی وێ دەینینە گۆڕێمە دەزانێ ئەوە چەند میهیمە هەموو ساڵێ یعنی چەند پێمان بکرێت ساڵ بە ساڵ گەورەتر و خۆشتر دروست دەکەین بەس شتە دەبینی بەعزار زولفەکە مستعید نییە یان تەواو نیە لۆیە هەر دەمانەیە زوو خەڵاسی کەین ئەو هایە بەس ئەمە هەر ئیحتیمامی پێ دەدەین هەموو ساڵێ حتا دنیا مایە سبەینە کوڕەکانی من منداڵەکانی من دەکە باو باپیرم کردیتی پاشی ئەمە پاشی ئەو نەجاران هاتجارێ تاخمەک هەڵدەسی لە بۆ ویشەی ئەمن هەوکە 4-5 ساڵە کەس نەمایە نەجارم لە گوتم باناوەکە بزر نەبی دەستم پێ کردیا زۆر کەس شەیە پارەی دەینی نەجارەکان وەردەگرین ئەوی هیناهینە نەهینە بە کەس نالێن لە بۆ پارەی ئەگە کمی کرد بە خۆماندادێنن زۆری کرد بە عەزاری ئەو ساڵی دەمینی هەڵدەگرین لە بۆ ساڵێکی دی پارەکەی یعنی دوعای دەکەن قورعانی دەخینن دەفی لێ دەدەن مەدیحەی دەلێن هەموو شتێکی ئەوە ئەدی مەولود معنای چییە بە ناوی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەو دوعایانەی دەکەن هەموو عالم پێی خۆشەوە ئەوە قدیم القدیم مایە محبت کی مہک سے یہ زمین و آسمان آباد ہے رحمت کی برسات آتی ہے دل و جان یا رسول الله لەبەر خۆشەویستی حەزرەتی محەممەد درودی خوای لەسەر بێت هەموو ساڵێک ئەو یادە بە زیندوی ڕدەگرین وەکو شاری هەولێرش هەموو ساڵێک ڕقم کاسی شکاندووە لەو بۆ نەتایبەتە لەبەرەوەی بە شاری سوڵتان مزەفەرە دین بە ناوبانگە کە لەوەوە سەرچاوی هەڵداوە بۆ ئێمەش هەتاوەکو جیل بە جیل نەوە بنەوە ماوەتەوە هەتاوەکو ئەو ڕۆکەش من پێم باشە لە یعنی وەکو لەو ڕۆژەدا مامۆستایان ئاین هەز هەڵبستن بە زیندوکردنی ئەو یادە و خودبەدان و ڕێنمایی چاک و بۆ ئەو هاوڵاتیانەی شاری هەولێر بەگشتی و بۆ گەنجەکانی خۆمان بە تایبەتی وەکو نوێشکردن و سنەت و قسەی نەستەق و بابەتی ئاینی و زۆر ئامۆژگاری تر بەڵێ لەو ڕۆژە لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ساق تەکسیەکان هەر بەخۆڕایی ئیش دەکەن بە یادێکی پیرۆزە یادێکە جیاوازی هەیە لەگە یادەکاندی لەگە سەرجەم یادەکان جیاوازی گروتینێکی زۆر خەڵک بەگەرمی پێشوازی لەو ڕۆژە دەکە بەڕاستی بەڵێ بەڕاستی زوندکردنەوەی سنەتەکان هۆکاری گەورەیە بۆ یادکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس نییە شیرینی بەخشین و چوونە مزگەوت بەڕاستی سنەتەکان پێغەمبەر زۆر مهمە زندی کرێتەوە لەو ڕۆژەدا ئیمان زیاتر بەقووەت بێتن لەو ڕۆژەدا بۆ چوونە مزگەوتەکان بۆ چوونە جێڕاگرتن لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم و خوێندنەوەی قورئان و خوێندنەوەی مەولود جیاوازێکی زۆر دەبینی لە نوێکردنەوەی ئیمان